دکتۆر فەرهاد مستەفا ئەتروشی دکتۆرا لە ئۆرتۆپەدی زانستی پزیشکی ئێسقان و ماسوولکەکان ئەم بەیانیە لەگەڵمانە. دکتۆر بەخێر من بەیانی باش. سپاس دەکەین. دکتۆر ئەوەی کە باسمان کرد پوختەیەک بوو سەبارەت بە ڤیتامین دی. زۆر جارە بیستین ڤیتامین دی ڤیتامین دی. جا هەر لە خۆمان ناتوانین ڤیتامین دی بەکاربهێنین هەر کەسێکی ئاسایی یاخود ئەبێت سەردانی پزیشکی پسپۆڕ بکەین تا یەکێک لەو کێشانەمان نەبوو ئەو کاتە ڤیتامین دی بەکاربێنین. بيعني باش كردستان بيعني باش خاطون بحث فيتامين دي نه مثلا كردستانية لأمريكا 140 فيتامين دي رجع كيما لأوروبا 150 والدنيا عام 150 رجع فيتامين دي كيما باشا إيه باشا و فيتامين دي شو بكاربيني بشرتك فورمولة خاصة خويا نشي أحسن بخوي باش أول فحص خيم كيف فحص فيتامين ودوجي لسه دو نوع فيتامين هاي فيتامين دي 2 هي دي سي لسه بعد فيتامين دي 3 دي سي نه دي 2 هذا بيس فحص خيم كي كرجع چندو بكاربين درسته زادين سر فيتامين دي 2 بزانين كدواتر أقرر لنا ولا شا بو دي 3 ياخدنا أو كات دڵنیایی مان پێ بدە سەبارەت بەوە جا ئێستا بە ئەگەر جەنابەت ئەو وەڵامت دایەوە با پرسیارەوە بکەین کە ڤیتامین دی پەیوەندی بە کام نەخۆشیانەوە هەیە چ جۆرە نەخۆشیەک هەیە کە بە ڤیتامین دی چارەسەرەکرێت یان لە کەمی ڤیتامین دیەوە توشمانە بێت. خاطر اگه بجمرین حدود 100 نخوشیه کشکی ویتامین دی یا هر نخوش بید ویتامین دی کم بید رژه نخوشکی زیادتره. سه باشی نخوشکان اگر وابه لسر ویتامین زور یک درد ماسورکیه زور نخوشمون هبو حتی کیچو جهرشمون لأخیر درک ویتامین دی فشنسی هیچ کشه ماسورکی اونا بس ویتامین دی لاشی کم بو اونا دو دردی هستک بونکان زور تمانی 5-6 ساعتین پیرژن درد دکتر او جوگان دشید او هسکه بونه نه ماسورکه یعنی هم دردی ماسورکه یک عام جنرال بشید دو هسکه بشید او هوکاری ویتامین دی هر روزا ماندی بونه بردام کار ماندیه فحص خیلی که آسان باش تایرو کشنیه بس کشیه ویتامین دی فیشنسیه توش ماندی بونه بردام نه روزا ماندی روزا نه بردام ماندیه دو مثلا ویتامین دی دهید برگری مقابل لشت که نخوش کیم دیبید بزرگترین کاتوش آنفولانزا دیبید نخوش اکید دکتر ام بردام شو آنفولانزا دبم بله عمتی اچ بهم سبب ویتامین دی کی دی 3 کی کمه و هر روزا نخوش توش ابسوردگیه خمودگیه یا روزک باشه روزک خرابه روزک بکنی روزک واسه تکشید او دانش که استفاده بایپولار اوج ویتامین دی فیشنسی کمه یعنی کاریگری لسر درونیشمان هست زور هندجار خموکی تکات هندجار نالم استاد کشکی او بس شک نخوش بس شک هوید زیادت لیت اولا دو خوتن دکتر اما شما خواب نه نش بالمم یا 2 ساعت خوابم یا مثلا نو جیگا لا دو 4-5 ساعت لا دو 2 ساعت بخوام اوجی کشکی لا خواکیه و هر روز عرق کردن لسر خود آفرتان که بس سر عرق داشت اما او کشکی لا ویتامین دی فیشنسی و دوجی مثلا نشتکی مثلا قشحل وران بخصوص الافراتان زوره بخصوص الافراتان هر روز یکی که منطقه بیت رژنال دارن یک پارچه آنده ما که حل داره مثلا قش یک مثلا آسنه بس ویتامین دی بیت سبب نخوشه که ویتامین کمه ویتامین مثلا حدید کمه فریتینی کمه هر روز ویتامین دی کمه راحت دی بخشان حل زور داره بیت باشه و هر روز دلن که او نخوش که ویتامین دی کم بیت رژه جلط دلی دو جاره زیادتره و هر روز توش ضغط خون دی بیت زور کسانی که ضغط خون برزه اونا کیش ویتامین دی زور کمه مثلا قلبی بونه نخود دکتر اما قلبم ضعیف نابم بو یکی ده کار کنم ویتامین دی فیشنسیه که او کم بید بیت او کاری که در بیت مثلا که زور گرنگه مثلا هیزروبیره کالا تمام 80 ساله یا توش آلزایمر بی شده لبیت کرد نازل مالا کیره لسه در اما کیمه کارا داده تو کی نخوش خون ببر تقریبا 2 هفته عملیات بکرد کارا گفت تو کی حوزش کابو توش آلزایمر یعنی یکی از کارکان ویتامین دی فیشنسی بیت آلزایمر باش دکتر کاتا اگر هوکارکان لا کمی ویتامین دی ابن چی بکن که اما کمی ویتامین دی من نبید چکات پناه بین بر خواردنی ویتامین دی لشوی حبو چارسر چکاتیش لخواردنکان من هیچ پناه بین که توشی او هوکارانه اولا کابو ویتامین دی لبن چاودری پزشکی زور باشتره بو بحث نکی استش که زور گرنگه
اتو شيء فيتامين دي بكارمي بفورمولك وزن كم كيلو مثلا 7 كيلو 7% دي 7000 اتو روجنا بيست 7000 واحد يونت فيتامين دي بكارمي بس استا آخرین رگاب و ویتامین دی علاجی که بدارن پالس تراپی چونه اتو هر 2 هفته جرگ 50,000 وحده ویتامین دی خوی امانه چیزی زور گرنگه روزه حتما دی روز تکید انسان روز بیسته او چون لکردستان چون تیشکه که قوته او روز گله دیت بالعکس میتونه سلطانی دستو آزار او باشید او یک اولش زور بخوی یک آت زخار دی بیته خوکر او که یا هایدریشن جلد باشتره دو لروج اللي يبدا الساعه 9 11 بيعني بكردستان الساعه 9 11 زور باشتره لدوي او الساعه 12 روجكي او انرژیکی هنده زور دبینه دیت اثر ما عکس يعني روج دیت دیشان لجلد چاک نبید دیت چه دیت بس سلطان بس آزار بس 9 11 بيعني برابر روج باشه باشه دكتور اويك جرينجا لورغرتني فيتامين دي ياخذ بوني رجي بيويستي فيتامين دي لا شيء يلا جستي مايروف اويك دوزێکی تەواوەتی ئێمە بزانین چ دۆزێکە کە پێویستە ئێمە لە جستەمانە هەمان بێت لە پشکنینە ئەگەر کردمان ئەبێ دۆزەکە چەند بێت کە بزانین دۆزێکی ئاساییە و پێویست ناکات وەری بکرێت بۆەوە دوو پرۆتۆکۆل هەیە پرۆتۆکۆلی ئەمریکی هەیە و ئەوروپایی هەیە ئەوروپایەکان دەڵێن کایە ڕێژەکەی دەبیت مەسەلەن 1250 بیت لە سەفۆن خۆم بەس ئەمریکایەکان دەڵێن کایە ڕێژەکەی دەبیت مەسەلەن 30 بیت 85 بەس تەجربەی خۆم لە کوردستان او نخوشی که رژه ویتامین دی ل 55 کمتر بیت چه مشکلی بیت الا 55 زیاتر بی بو چون ویتامین دی خاطون ویتامین دی نه ویتامین استراکچر کی هندسه جسته کی پروتئین هورمون هر کاتگلش توش التهاب او درجه ده تخاره بقول ان درجه زوره برای التهابات حتی التهاب دانت هبی درجه ده تخاره کم بیت الا بردام ویتامین دی کی کاربینی باشه دکتۆر ئەوەی کە پسپۆڕاتی جەنابتە ئێسک و ماسکولەکانە و بەشێکی هەرە زۆری ئێسک کە زۆر کاریگەری ئەوەی هەیە کە باش بێت بە بەردەوام ئەوەی کە کالیسیۆمێکی باش ئێسک بەکاربێت پەیوەندی نێوان کالیسیۆم و ڤیتامین دی چییە؟ ئەو تەمەنی کە هەر تەمەنی 6 ساڵ بیت پێویستە کالیسیۆم بخۆی بۆ چون ڕۆژانێ ئەو کالیسیۆم ناوخۆراکێت هەیە جست بەسە پێویست ناکات بەس تەمەنی 6 ساڵ و زیاتر و حتی پیوسته هم کلسیم ویتامین پی بخورن. چون لو تمنه او خارج ل خوراک دیگه ویتامین کلسیم کی رشته کیمه. بعد پیوسته حبکه بخوی کلسیم ویتامین دی پی ل 86 سال زیاتر. باشه. دکتۆر هەندێ ڤیتامینەکان هەیە کاتیان هەیە بۆ نمونە ڤیتامین ئی ئەو ترێت لە دوای ئەوەی کە وەجبەیەکی خەفیفی خواردنت خوارد لە عەسرا نابی هەندێک ڤیتامین هەیە بۆ نمونە مڵتی ڤیتامینەکان بەیانیە بێ بیخۆی ڤیتامین دی کاتی خواردنی کەیە لەو 24 کاتژمێرەی کە ئێمە ینی ڕۆژانە کاری ڕۆژانەی خۆمانەکەین ڤیتامین دی خۆتەزانێت ڤیتامین دی دوو گرۆپن سولوشن لەناو ئەو لەناو چاوری ویتامین دی ناو چاوریه باشترش ئەوە لەگەڵ نان یا لە دوای نان بخۆی لەگەڵ نان یا لە چون چاوریە باش چون ناو چاوریەکان خین زۆرترین ئەو ڤیتامینانەی کە بەکارین ڤیتامین دی ڤیتامین دی چون ئەوە دواتر لەناو لە گۆڕانکاری بەسەر دێت ئەبێ بە دی3 مەرجە هەر دی3 بەکاربهێنین جیاوازی دی3 و دی2 چییە ئەگەر دی2مان بەکارهێنا ئاساییە کە دی3 بەکارنەهێنی خۆی لە لەشا گۆڕێت دی2 خاتون سۆرسەکەی لە گیاهە بعد دێسێ لە حیوانە مەسەلا تۆ زەڵکەی هەرکە بخۆی مەسەلا ماهی سەلمۆن بخۆی ئەوەنە ویتامین دیکە تەشێت ویتامین دی3 بعد دی2 ماشەکە گیاهیە مثل خەزراوەتە دەزانە مەسەلا قەلاتێکی فاصلان ئەوانە زیاتر ئەوە چون گیاهینە دی2 لەگەرە بەس دی3ەکەی حتمان حیوانی یا ڕۆژ لێ بدات باش ئەو بابەتەی کە باسم کرد کە پێشەوەی کە لەگەڵ جەنابەت گفتوگۆ بکەم باسی دایکی دووگیانمان کرد باسی کۆرپەلەمان کرد ئەگەر دایکێکی دووگیان کەمی ڤیتامین دی هەبێ کاریگەری لەسەر کۆرپەکە ئەبێت ئەگەر نا لە چ تەمەنێکەوە کە لە دوای لەدایک بوون مەترسی ئەوە هەیە ڤیتامین دی تووشی خاتون پیپرێکم خوان بێ تقریبا 4 ساڵە لە کەنەدا ئەو ئافرەتی ئەو کچی خەریکە زواج کرد ساڵێکە دی خەریکە منداڵ هەبیت بۆ 1 ساڵی پرۆگرام میدانن 1 ساڵ ڤیتامین دی کەلسیۆم هەدە خواردنەکەی بۆ خواردنە خۆت کە بیتە حەساسیەت بۆ منداڵێک لە دوای ساڵێک یعنی ئەو پرۆگرام بەری ساڵێکە یعنی 1 ساڵ لە ئەوروپا یان کەنەدا 1 ساڵ بەری ئەو کچە حەملی هەبێت زواج بکات یە پرۆگرام میدانن
دواتر دوگیان و توش کشن نبید. باشه. او خواردنی او حبانی فرفول اسید و فولک اسید و امانه لکاتی دوگیانیا پیوندی هیا با زور هیا چون فولک اسید هم دریج باشه. اندیش نخوش دید نضاله دلی توامنیه لکن افسولکی باش دبید. یا مثلا دیکی هی رژه کلسیم ویتامینی که ما دبید بدانه که و دوگیان گیت هم بمضاله که هم بخوی. باشه. دکتر امازور جار فری او بوی نگر شنک من آزاری هی خیره را که آزار شکنک بخو به رابطی پزشک فلان درمان باشه. ویتامین دی جپوشت تا او تایملی او چارچوبه ولی دوایی که کرونا بلابو زور خالق ویتامین دی بکاره هنا. تا چنک اما اتوانی ویتامین دی بکار بین سقف زمانی بو بکار هنانی ویتامین دی چیه لکه یوم نتوان بکاری بینم یک باشترین فاسخینه فاسخین بکی فاسخین که دیتریا نه دیتو دو اتوشه روزانه ویتامین دی بخوری روزانه وزن چند کیلوه فی صد بکه مثلا 50 کیلو بتاعت 5000 واحد کم دوزه اوی که دوزه کی روزانه یا دوزه هفتانه یا مانگانه بس اگر هاد نخوش ویتامین دی لخیلک کم بود زیادتر کن بس او 5000 بس وش تجديد مع الاسف لكردستان زور لا تسمو لفيتامين زور درسن او نيه لا ترسن يعني اتو لكتاب هاريسون طبعا كي بري اخيري بس طبعا كي بيستكاين طبعا هاريسون درت كاكا اتو روجاني 40000 وحده فيتامين دي بخو شيء تسمم نامي لا 40000 زياتر ل 40000 زیاتر بخوی کسی نیه 40000 لروزه کاد بخواد او پری هر هفتانه دوزی 50000 یک هفته دوزی کی ترمان هی مانگانه اوان چه دوزی که دلم او بالس تراپي اوه بخوي فرمولا كاوي خاطن دل 8 حدا 2 سال 4 سال واحد روزانه واحد بخود لا دو واحد 12 سال دبيت هر دو مانگ جارك 50 واحد بخود لا 12 سال هر مانگ یک وحده 50000 باشه 50000 دکتر اگر بونمونه بیرمانچو امرو موعدی خواردنی دوزیکا او دوزی 50000 بیره چو دو روزی وسرات پری گورانکاری لکاریگری هیچ مشکلی نه هر کاتی لبیشو عین بخود کش نبیدن چنک جربی خوین و بوستی بابلین خلکی چنک پاس تراپی دلیت 6 هفته 6 هفته دخوی هفته 50000 وحده لا 6 هفته حسقینه کدی کی دیگهشتی لگه دی اگه کم بود دوباره کن یه دیگه داریم مینتیننس داریم چون میگن که روزانه 50000 10000 وحده روزانه زور باشه هندم نال هيا كلدايق بتوشي اسكنر مبوا او چاره سرکی تنیا به ویتامین دی یاخذ خصنا بر روج هندێک جار او تريد او شوشەیە چونکە منداڵەکە ڕاستە خۆ ناخرێتە بەر تیشکی ڕۆژەوە شوشەیەک لە بینە لەبەر پەنجەرەیەک دایانن لە شوێنە دایانن تا چەند ئەمە کاریگەری ئایا ویتامین دی چارەسەری تەواوە یاخود دەبێت لەگەڵا تیشکی خۆریشی بەرکەوێت جوابەکە ئەم بەلێ هەم نە بۆ بەرێ زۆر ناخۆشتانێکی ویتامین دی کێمە لە دایکی منداڵ توشی کێمەوە ویتامین دی بیا هەروەستا نەخۆشەکانی کە دەڵێن ئیستۆمالەسیات بەحسی ئیستۆمالەسیە بڵێن ئەوە ڕێژەیە فۆسفۆرەخینی کێمە تووشی هێزکە نەرمەویە ناباز ویتامین دی کێشەکەی دەڵێن هایپۆفۆسفاتێمیا فۆسفاتی لەشی کێمە ئۆکەی بێ هۆکاری هێزکە نەرمەویە ئیستۆمالەسیە ناباز ویتامین دی سەبەبە هەندێک وادیش سەبەبن لە جارجێ وەرەسیە ئەو کێشەکە لە کۆلاژن هێزکە هەیە باشە ئێمەی گەورەکان با بڵێن تا چەندە گرنگە کە لەبەر ڕۆژ بین وەک باسیشت کرد کاتەکەی لە کاتژمێردەوە بۆ 11 دروستە بەڵام لە هەفتەیەکە چەند جار بچینە بەر ڕۆژ بۆی کە ویتامین دی وەرگین ڕۆژانە پێویستەکات یاخود ئەویش وەکو وەرگرتنی دۆزەکە نا هەفتانەیە مانگانەیە ئەوژی خاوتن سێ چوار پرۆتۆکۆل هەیە پرۆتۆکۆل ئەمریکیە ئەوروپای هەیە کەنەدیش هەیە دەڵێن ئەوان دەکرد کاکە ڕۆژانێ چارێک ساعت یا زۆر 20 دقیقه مباشر لێ بدات ساعت 9 حتى 11 بیانی و هەگەر هاتو شیشە بوو هەندێک وستادەکان دەڵێن شیشە کەک نایێت بەس لە کوردستان تەجربەکە شیشە کەک دێت ئەگەر شیشە بیت 40 دقیقه ئەگەر شیشە بێت 40 دقیقه بە ڕۆژانە بەردەوام دەبیت هەر ڕۆژ باشە سپاس دەکەین دکتۆر فەدهاد مستەفا ئەتروشی پسپۆری دکتۆرا لە ئۆرتۆپەدی زانستی پزیشکی ئێسقان مەحسوولکە لەگەڵ ما بووە سپاس